لە نیوەڕۆ حاڵێکم هەیە ناتوانم ڕاکشێ. بەڕاست ئازار زۆرە؟ زۆر. توشبووانی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستاندا تا دێت ڕوویان لە زیادبوونە. لەگەڵ چوونە ناو نەخۆشخانەکاندا دەنگی کۆکە و سەر و سیمای هیلاک و تەنگە نەفەسی نەخۆشەکان بە ئاشکرا دەبینیت. ئێوە خۆتان چەندێکە لێرە؟ من سێشەوە لێرە. ئەی بەهۆی چیەوە توش بوون؟ وەڵاهی نازانم، من لە پێنجوێن توش بووم. هەر خۆتان نیشانەکانتان تێ دەرکەوت و فەحسان کرد؟ من خۆم نیشانەکانم تیا دەرکەوت و لە پێنجوێن پۆن فەحس کردم، یەکەم فەحسم پۆزیتیڤ بوو. ئیتر لە خەستەخانە ئێوە حالەی ئێریان کردووە. ئازارێکی زۆر قورسە. داوا لە خەڵکەکەم خۆی بپارێزێ، ماسک ببەسێ، تەنگە نەفەسێکی زۆرە زۆر. من زۆر نەخۆش کەوتوم، بەس نەخۆشی وام ئیشا بەچاوم نەدیوە. لە ئێستادا لە هەرێمی کوردستاندا زیاد لە 750 نەخۆشی کۆرۆنا لە نەخۆشخانەکاندان و نزیکەی 30 کەسیش بە نەخۆشیەکە گیانیان لەدەستداوە. ئێمە حاڵەتەکانمان دەدۆزیەوە، ئێمە لە دەرگای نەخۆشخانەکانمان دەدا، بەڵام بەداخەوە ئێستا عەفو لە دەرگای نەخۆشەکەمان دەدا، بەڵام لە ئێستادا بەداخەوە نەخۆشیەکە لە دەرگای نەخۆشخانەکانمان دەدا و ئێمە لە سەرەتاشە وتومانە و بە ڕاشکاوی نەمان شاردێتەوە کە قودرەت و توانای تەندروستی ئێمە دیاری کراوە. ئێمە ئەگەر بێت و ژماری توشبوان بەم خێراییە بڕوە بەڕاستی نایشارینەوە، ڕەنگە نەتوانین خزمەت گوزاری تەندروستی پێشکەش بە هەموو توشبوویەکی کۆرۆنا بکەین و ئەمەش عیبە نیە لەسەر کەرتی تەندروستی لە وڵاتی زۆر پێشکەوتوو کە لە ڕووی ئابووری و بێگومان کەرتی تەندروستیەوە لە پێشێمەن نایانتوانێت هەموو توشبوویەکی کۆرۆنا لە نەخۆشخانە داخڵکەن. ڕەنگە لە هەندێک وڵاتە بوو بێگەشت بێتەوەی کە ئەو کەسانی کە زۆر پێویستن اینجا لە نەخۆشخانەکان داخڵ بکرێ، بەڵام تا ئەم ساتەی من قسەی تێدا دەکەم هەر حاڵەتێک کە هەڵگرە و پشکنینەکەی پۆزەتیڤە ئێمە ڕاستەوە خۆوەری دەگرین. توشبووەکانی ئەم جارە نیشانەکانی قورستر هەڵگرتووە. بەداخەوە ڕێژەی ئەم جارە گەنجیشی تایە. جاری پێشوو توشبووەکان بەعام لە ئەوانی کە کەیسەکان کە عیلاج و شتیان زۆر پێویست بوو لە سەروی تەمەنی 6 ساڵی ئەمانەوە بوو. ئێستا کەوتۆتە خوار تەمەنی 50 ئەمانە ئیتر نیشانەکانی تایە تەنگە نەفەسی و کۆکەوەمانە. لە کاتێکدا بەهۆی باری داراییەوە کەرەنتی کۆتایی پێهێنرا، ڤایرۆسەکە لە ناو کوچە و کۆڵانەکانی هەرێمی کوردستاندا بڵاو بووەتەوە و پزیشکەکان باز لەوە دەکەن تاکە ئومێدی تێپەڕاندنی ئەم دۆخە بە تاکپارێزی هاوڵاتیان دەبێت. لەگەڵ هەڵکشانی ژمارەی توشبوواندا جێگەی بەتەڵ بۆ نەخۆشەکانی کۆرۆنا لە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستاندا بەرەو کەمبوونەوە دەچن. لایەنە پەیوەندیدارەکان هەر لە سەرەتاوە ئەویان ڕاگەیاندەبوو کە توانای ئەوان سنووردارە و گەر ژماری توشبووان بەم خێراییە زیاد بکات ئەوان چی توانای پێشکەشکردنی خزمەتگوزاریان نابێت بۆ هەموو توشبووەکان. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.